بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. برایانی بەڕێزم، إن شاء الله تعالى ئەگەر خوای پەروەردگار هاوکارمان بێ ئەمڕۆ دەسەکەین بە تەفسیری ئایەتی سی لە سوورەتی ئالی عیمران و تر بە دواوە بە ئیزنی خوای پەروەردگار. جا با مامۆستا سۆران بخوێن إن شاء الله. يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم. إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم. فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم. فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا. كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا؟ قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. بارك الله فيك. خۆشەویستەکانم، ئێمە لە دەرسی پێشووە باسی لە ئایەتی 28 لە باسی تەفسیری ئایەتی 28 وتمان لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين. نابێت، يعني هەرگیز نابێ ئینسان دۆسایەتی و پشتیوانی هەبێ بۆ کافرەکان. ئینسانی مسلمانی ئیماندار نابێ پشتیوانی لە کافرەکان بکات جگە لە مسلمانان. هەر کەسێ شتیوا بکە ومن يفعل ذلك فليس من الله في شيء. هەر کەسێ شتیوا بکە ئەوە ئیتر هیچی لای خوا نامێنێ، هیچی لای خوا نامێنێ. زۆر زۆر خەتەرە إلا لە یەک حاڵەتانە بێ ئەن تتقوا منهم تقى، إلا بۆ خۆپاراستن. تەنها لە مەسەلەی خۆپاراستنە نەبێ، لە هیچ حاڵەتێکی ترا دروست نییە وەلا و دۆسایەتی بنوێنی بۆ کافرەکان جگە لە ئیمانداران بە هیچ شێوەیەک، مەگەر بترسی لە کوشتن، بترسی لە تیاچوون، مەگەر ئەوە لەو حاڵەتە. ئەویش نابێ بە بەردەوامی، یعنی نابێ ئەویش ئەبێ موقت بێ هەتا ئەو کاتەی کە تەمینە بی لە خۆت. جا هەر لەو ئینەوە لە ڕوانگەی ئەوە خوای تەعالا لە ئایەتی 229 ترسان دینی فەرمووی قل
إن تخفوا ما في صدوركم أو تبدوه يعلمه الله. وأنا زاني مسألة ولا أبراء مسألة كي ناود الله وأنا زاني يعني تواني مثلا بشاري توا أي شاري توا أوشي كأشكراء كي خواي پروردگار بي آقادارة خواي تعالى أي زاني وحرشي لآسمان كانوا زوي شاية خواي تعالى لي آقادارة وأي زاني وخواي تعالى بسرها مشتكا بتوانايا أم جادواي أوا أما تكملي أويا آياتي السي خواي تعالى فرمي يوم تجد يعني لو الرجاء كخواي تعالى كوتانا كاتهم بس الرجاء قيامته همو أسرار كان كشف بن همو جريمة كان فضح بن همو مجرمة كان فضح كرين خواي تعالى فرمي يوم تجد كل نفس ما عملت من خير محضرة لو الرجاء يعني للرجاء كايا كالرجاء قيامته تجد كل نفس همو نفسك أوي كردويتي أي بينيته لبردسي آماده تجد كل نفس ما عملت أو كردويتي لتشاكة طبعا لبردسيا آماده وهروها وما عملت من سوء سبحان الله بهمان شيوا خرابكانيش بهمان شيوا طبعا أوانيك خرابيان كردوا تود لو أن بينها وبينه أمدا بعيدا أوانيك خرابيان كرديا أو تخوازن لنيواني أوانو لنيواني أو خرابانيك كرديانا مسافەیەکی زۆر دوور بێ ئەسڵەن قەت ڕۆژێ لە ڕۆژان نەیبیننەوە بەڵام بەداخەوە لەو ڕۆژە دێتە بەردەست هەموو شتەکان ئامادەیە تەنانەت خۆشەویستەکانم زوانت شایەتیت لەسەردا پەنجەکانت دەست پێستت پێکانت هەموو شتێکی خۆتی شایەتیت لە دەستەدا شایەتی ئەدا لە دەست ئەو خراپانەی کە کردووتە ئەمجا خوای تەعالا دووبارە ئەمان ترسێنێ ويحذركم الله نفسه خوا ئاگادارتانەکاتەوە بە خودی خۆی والله برينا ويحذركم الله بالملائكة تحدك يعني ترسناك بلام وكوني بالله إخوائي تعالى بفرمي ويحذركم الله نفسه يعني إخوائي تعالى أتان ترسني بخودي خوي يعني أجر بيتو خوانا خواست يعني أجر كسيك أو هلا يبكى ولا أدو سايتي هبي بو كسي خرابكار بو كسي مجرم بو كسي ظالم بو كسي دور لدين والله رؤوف بالعباد وخوای تعالىش بسوزه مربا بندەکانی ئەگەر چاک بکەن ئەگەر بگەڕێنەوە ئەگەر تەوبە بکەن ئەگەر کەسێک هەڵەیەکی کردووە و بەخۆی نەزانیەوە بابێتە خۆیە ئەوە ئێستا خوای تعالە هەموو ئەحکامەکانی ڕوون کردەوە ئەمجا خوای تعالە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم لو زۆر کەسێ دیعای خۆشەویستی خواکە زۆر کەسێ ئەڵێ من خۆم خۆشەوێ ئێوە خواتان خۆشەوێ پیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر تۆیان ئەگەر منیان خۆشەوێ پیان بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ خۆشەویستی خوا لە یەک شتا بەدەستدێنن قل إن كنتم تحبون الله فاتبعوني شوني پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم يعني خۆشویستنی خوا بە ئیتیباعی ڕەسوول دەسەکەوێ بە شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەسەکەوێ يعني هر کەسێ خوای خۆشەوێ با شوێن پێغەمبەر بکەوێ ئێ پێغەمبەر قودوەیە بۆ ئێمە برینە من زۆر عجایبم تێ لەو خەڵکانەی کە ئەڵێن ئێمە قورئان تەواو کافیە و سونەتمان پێویست نییە ئەم ئاەتە چی لەگەڵ ئەم ئاەتاکە ئاخر چۆن معاملە لەگەڵ ئەم ئاەتاکەی لە کاتێکا خوای تەعالا پێتە فەرمێ ئەگەر ڕاستەکەن ئێوە خواتان خۆشەوێ شوێنی من بکەون خوا خۆشتان یەوێ يعني شوێنی پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم ئەی شوێنی پێغەمبەر چۆن بکەون لە کاتێکا تۆ بڵێ بەس قورئان و پێغەمبەر تەواو لە چیا شوێنی پێغەمبەرەکەی غێر لە سونەتە فعلیەکانی و لە سونەتە قەولیەکانیە قل إن كنتم تحبون الله فاتبعوني خۆشویستنی خوا لەکوێ دەسەکەوێت لە اتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم يحببكم الله ئەو کاتە خوا خۆشتان یەوێ ويغفر لكم ولێتانیش ئەبورێ والله غفور رحيم وخوای تعالى ليبردە و بەبەزەیە بەرامبەر بەو کەسانەی کە اتباعی پێغەمبەرەکەن صلى الله عليه وسلم وفرمایشتی خوا جێبەجێکەن ئەمجا خوای تعالى فەرمێ قل أطيعوا الله بۆ تەأکیدێکی زیاتر قل أطيعوا الله والرسول يعني تصورەکەن فصل ناخاتە بین بڵێ پیان ئیطاعی خوا و پێغەمبەر بکەن
بڵێ پیان ئیطاعی خوا و پێغەمبەر بکەن. آخر خۆشەویستەکانم مەسئلەکە زۆر حساسە. ئیطاعی خوا و پێغەمبەر بکەن. قل ئەطیعوا الله والرسول. ئەگەر وا نەبوو فإن تولوا خۆ پەنامان بدە. ئەگەر پشتیان هەڵکرد بە قسەتیان نەکرد ئیطاعی خوا یان ئیطاعی پێغەمبەرەکەیان نەکرد صلی الله عليه وسلم، والله برای نەیتر زۆر صریحە. فإن الله لا يحب الكافرين. خوای تعالی خۆشی بە کافرەکانە نایە. تۆ مراوەتەوە یعنی ئیطاعی پێغەمبەری خوانەکەی مسلمان نیت. مسئلەکە حساسە، مسئلەکە حساسە. ئەوانەی ئیدعای قورئانەکەن ئەڵێن ئێمە سنەت وەلا، والله لەم ئايات ئەبێ زۆر بترسن، ئەبێ لەم ئاياتە زۆر بترسن. فإن الله لا يحب الكافرين. خوای تعالی خۆشی بە کافرەکانە نایەت. ئەمجا ئەفەرمێ خوای تعالی دێتە باسی، طبعا ئەمە مناقەشەکە جەنابتان معلوماتتان هەیە دەرسەکانی پێشوو، وتمان سوورەتی ئالی عیمران تا ئاەتی 81 و یعنی دوای 80کان، سوورەتی ئالی عیمران تا ئاەتەکانی دوای 80کان هەر باس لە مناقەشەی نێوانی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەگەڵ نەسارای نەجران، لەگەڵ خراجپەرستەکانی نەجران. خوای تعالی فەرمێ بۆ ئەوەی بۆیان بەیان بکا بە جوانی کە عیسا خوا نییە و کوڕی خوایش نییە و عوزەیریش خوا نییە. خوای تعالی فەرمێ إن الله اصطفى هەڵی بژاردووە کێ؟ آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين. نوح آدم باوکی یەکەمی بەشەریەت، نوح باوکی دومی بەشەریەت، ئیبراهیم باوکی هەموو پێغەمبەرەکانی دوای خۆی. معلومە؟ هەموو پێغەمبەرەکانی دوای خۆی، يعني إبراهيم وآل إبراهيم، أوي شوێنی إبراهيم کەوتووە بەڕاستەقینەی، ئیمانی بە ئیبراهیم هاودوو شوێن کەوتووە. وآل کێ؟ عمران. عمران کێیە خۆشەویستەکانم؟ عمران مێردی دایکی مەڕیەمە، ئەوەی کە لە دوای ئەوە باسەکەیتە، یعنی باوکی مەڕیەم. عمران باوکی مەڕیەمە، مێردی حینەیە، ئەو حینەیە کە ئەو دوعایەکەوە ئێسایی بینی، مێردی ئەو ئافرەتەیە. إن الله اصطفى آدم نوح آل إبراهيم آل عمران. طبعا آل عمران كيه يعني من حزكم توزي الرونك بدن يوا آل عمران كين بريتين لكي عمران خوي وخيزانكي حنة كيان بو مريم وكوي سباسيكي ومريم مش كي ليبو عيسى منالي بو نعم طاو چوار کەسە. خوای تعالی ئەمانەی فەزڵ دا بەسەر هەموو جیهانیانی زمانەکانی خۆیانە. ذرية بعضها من بعض. ئەمە زوریەت و نەوەیەلێکن یەک لە دوای یەک هاتوون، هەموویان پاڵفتن لەلایەن خواوە پاڵفتە کراون. إن الله اصطفى. خوای گەورە هەریانی بژار. طبعا سوورەتی ئالی عیمرانیش لەوە هاتووە، لە ئالی عیمران. ذرية بعضها من بعض. أما ذريتك نويك يعني هندي كان لهندي كيتريان. والله سميع عليم. وخواي تعالى بيسرة وزانايا بيسرة بحرق سيكي نابجيك أكري كلالان كافركانو لالان نصاراي نجرانو لالان حموانو كقصينا بجيكا قصينا وزانا شبها مشتكان بخفاياينا وضل. أمجا خوي تعالى ديت سرباسي حكاية دايكي مريم جنكي عمران. إذ قالت امرأة عمران رب إني من جنكي عمران الله يتي نذرت لك پروردگارم من نذرم كردو بوتو چي أويل ناوسك معايا دوجانا وعمران لكاتي دوجاني جنكي وفاتك. عمران
لكاتي دوجياني حنيا وفاتك اويش وفات اويش چیەکە نەذەرت و داواکە لە خوای پەروەردگار ئافەرمێن من ئەوەی کە لە ناو سکمایە نەزرێکم بۆ تۆ یعنی ئەیکەم بە خزمەتکاری بەیت المەقدس ئەیکەم بە خادمی خوا جاران خۆشەویستەکانم هەر مەریەم ناوی مەریەم یعنی خزمەتکاری خوا مەریەم وشەی مەریەم یعنی خزمەتکاری خوا ئەڵێ وەختی خۆی ئاوا بوونە خەڵک کاتێکیان نەزر کردووە ئیتر نەزریان کردووە بەڕاستی نەزریان کردووە ئەڵێ ئافرەتێک هەبووە کوڕەکەی نەزر کردووە تاقە کوڕێکی بووە نەزری کردووە لە پێناوی خوا ئەڵێ ئیتر بە مناڵی تەسلیمی کردووە دوای ئەوەی کە کوڕەکەی گەورە ئەبێ بەیەکێک لە عولەما گەورەکانی بەنی ئیسرائیل دێتۆ سەردانی دایکی بکە ئەدا لە دەرگا ئەڵێ کێیە ئەڵێ دایەگیان من فڵان کەسی کورتم بزانم 20 ساڵە چەند ساڵە نەهاتۆتەوە ئەڵێ ئێمە نەزرێکمان لەگەڵ خوایە کرد هەڵی ناوەشەینەوە بڕۆرۆ بۆ شوێنی خۆت کوڕ نەیبینی حتا چۆ ناو قەبر الله ئەکبەر خەڵکانێک هەبوون لەگەڵ خوایە ڕاستیان کرد ئێمە زۆر پێویستمان بەسیط بخەیە لەگەڵ خوا و مشکلەکەی ئێمە چییە ئێمە لەگەڵ خوایە صدقمان نییە بەڕاست تەقینەی نایکەین لەگەڵ خوا یعنی سەیرەکەی شتی تێکەڵەکەین ئەوە لەگەڵ خوایە ڕاستی کردووە کوڕەکەی طبعا هیچ کەسێک نییە هیچ دایکێک نییە ئاوەتە خواست ئەوە نەبێت کوڕەکەی ببینێتەوە بەڵام ئەو ئەڵێ ئێمە نەزرمان کردی بەخوا نەزری خۆمان پەشیمان نابینەوە حتا مرد و خستیانە خەبەر کوڕەکەی نەبینیوەت ئەمیش ژنەکەی عیمران ئەڵێ خوایە من ئەمەی لە سکمایە نەزریەکەم بۆ تۆ ئەیکەم بە خادمی تۆ لە بەیت المەقدس فتەقەبەل منی لێمی وەربگرە طبعا ئەم نیەتی ئەوەیە کوڕ بێ و بیکا بە خزمەتکاری بەیت المەقدس نیەتی وەیە کوڕ بێ چونکە کوڕ ئەکرا بە نەزر إنك أنت السميع العليم يا ربي خوايا تو بيسري وزاناي بم نزري من أبيسي من تشيلم وأيزاني لناضل ما تشيه نيتي من تشيه فلما وضعتها الله ياتي أم جنمنا على كيبو سيدي كتشة فلما وضعتها قالت ربي إني وضعتها أنثى طبعا زور بيتعاقد وتي ربي پەروەردگارم من کچم بوو والله أعلم جا خوای تعالى أم جملة معترضة بين قوسين خوای تعالى فرمي وخوا باشا زاني أو چی بووە بۆ خوا نازانێ طبعا وتي خوايا من ئومێدم بوو کە کوڕ بێ و بیکەم بە خەزمەتکاری بەیت المەقدس بس ئەوە کچم بوو خوایە يعني طبعا باء بري خفتوا جاء خوي تعالى شفرمي والله أعلم بما وضعت خوي تعالى أزاني أو تشيبوا إيشي هي خوي تعالى إيشي هي بم آفرته إيشي هي بم كتش إيشي هي والله أعلم بما وضعت أم جاء أمتا أيرة تواو أم جاء ديتو سرق سكيكي دايكي مريم وليس الذكر كالأنثى إخوة من کچم بوو و کچیش وەکو کوڕ نییە یعنی من ئەمە بیکەمە خزمەتکاری بەیت المەقدس بەڵام من هەر کردمە تازە تەواو پرسیاری کرد فتوای وەرگرت کەوا وتیان ئێمە قبوڵەکەین یعنی لە عولەمای کاتی خۆی وإني سميتها مريم ومن بڕیارم دا کە ناوی بنەم چی مەڕیەم مەڕیەم وتمان یعنی چی یعنی خزمەتکاری خودا خادم الله خادم الرب وإني أعيذها بك الله أكبر الله أكبر لإيمان يما أفرته عجيبة سبحان الله براينا يما الزور في ويسمان بإيماني واهية بخواه وإني أعيذها
ومن پەنای پێ ئەگرم، یعنی پەنای ئەگرم بە تۆ، ئەی خەمەژێر پەنای تۆ، وإني أعيذها بك وذريتها وذريتكشي نەک بەس خۆی زوڕێتەکەشی پەنا ئەگرم بە تۆ من الشيطان الرجيم. سبحان الله. ئەڵێ هەموو کەسێکە لە دایکە بێ شەیطان هینێکەکە نەغزەیەکی پێوە ئەکا بۆیە هاوارەکە. سبحان الله. مەریەم و کوڕەکەشی بەری پەنای خوای گەورە کەوتن تەواو، شەیطان دەستی پیان نەگەیشت، پەنای گرت بەخوا لە شەیطان. زۆر زەرورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە کاتێ ئینسان لەگەڵ خێزانیا دروستە بێ بۆ ئەوەی کاتێ مناڵیە بێ مناڵەکەی لەژێر پەنای خوایە بێ بڵێ چی؟ اللهم بسم الله اللهم جنبني وجنب الشيطان ما رزقتنا. ئەخر زۆر مهمە. نابینن لە ناو کوردەواریە کاتێ مناڵێ زۆر لارە زۆر نەکبەتە چی پێڵێن؟ بەچەی بێ بسم الله. ئەنیا مناڵێکە بسم الله لەسەر نەکراوە، باوکو دایکی بسم الله لەسەر نەکردووە، بەنای خوا لەژێر پەنای خوایە نەبووە. سبحان الله. ئەو بڕێکە ئەم قسانە کە من ئەیڵێم ئەهلی خۆی لێی تێگەن. هەموو کەسێ لە قسانەی منە تێ ناگا. کەسێ لێی تێگا گەیشتبێتە مستەوای ئەم قسانە. یعنی ئەم قسانە قسەی کەسانێکی اعتیادی نییە. ئەم ئاەتانە بۆ گشت کەسێک نییە. هەموو کەسێ لەم ئاەتە تێ ناگا. هەموو کەسێ لە نازی ئەم ئافرەتە، لە ئاهی ئەم ئافرەتە، لە دوعاکانی ئەم ئافرەتە تێ ناکە. والله کەسێ لێی تێگا مستەوای لە مستەوای ئەو ئافرەتەیە بێ لە ئیمانە. بۆیە لەوانەیە ئێستا خەڵکانێکم بڵێم باسی چیەکە، بەڵام ئەهلی خۆی لێی تێگەن. فتقبلها ربها بقبول حسن. پەروەردەگاری چونکە بەنیەتێکی پاک و تەسلیمی خوای کرد، خوایش لێی وەرگرت بە وەرگردنێکی زۆر جوان. خوایش لێی وەرگرت ربنا تقبل منا. ئیبراهیم و ئیسماعیل ماڵی خوا دروستەکەن، داواکەن خوا لێیان قبولکە، بە ئەمری خوا ماڵ خوا دروستەکەن، داواکەن خوا لێیان قبولکە. ئێمەش دوو ڕکات نوێژەکەین، سەیرەکەی چرک و فەسخەرێکی تەسویرکردنین، ئەڕۆین بۆ عومرە تەسویرەکەین، ئەڕۆین بۆ جمعە تەسویری خۆمانەکەین. ئەوە گەیشتنە ماڵ خوا، ئەوە گەیشتنە جمعە. مسلمانان بزانەوە من ڕۆیم بۆ جمعە، مسلمانان بزانەوە من دەستنوێژ ئەگرم، مسلمانان بزانەوە من مشکلەکە ئەوەیە. یعنی زۆر جار سبحان الله خوا لە کەسێ وەرێگرێت کە بۆ خوا خاڵسن. پیاوچاکان هەندێکیان وتویانە ئەگەر ئێمە بزانین خوای تەعالا دوو ڕکات نوێژمان لێ قبوڵەکە زۆر دڵخۆشە بین پێی. بۆ چونکە ئینەما یەتەقەبەل الله من المتقین. خوا لە کەسێک قبوڵەکە عەمەل قبوڵەکە کە متەقی بێ، کە ئەهلی تەقوا بێ. ڕێزان زۆر زەرورە ئێمە بە دوای ئیخلاسا بگەڕین کاتێک کە خەریکی عیبادەتین، یعنی زۆر گرنگی بین بە ئیخلاس. خوای تەعالا لە ئەهلی ئیخلاس شت قبوڵەکە. فتقبلها ربها. پەروەردەگاری لێی حتا خوا ئەی بەسێتە خۆی هاسێکە رب فتقبلها ربها، يعني پەروەردەگاری لێی قبول کرد، قبولکردنێکی جوان بقبول حسن. فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا. والزۆر بە جوانی ئەم کچەی پەروەردەگرت خوای تەعالا. طبعا ئەم کچە وەکو تۆزێ لە دوای ئەوە دێت، ئەم کچە کاتی ئەمڕۆی تەسلیمی کرد، تەسلیمی بەیت المەقدسی کرد. طبعا هەر بە مناڵی بردی تەسلیمی کرد. کە تەسلیمی کرد لەوێ کۆمەڵە خەڵکی سەرپەرشی بەیت المەقدسیانە کرد، زەکەریا عەلەیهی سەلام لەگەڵ کۆمەڵێک لە عولەما گەورەکانی بەنی ئیسرائیل. هەر کەسێ حەزی کرد ئەو پەروەردەیکە. ئیتر ئەمە یود لای من، ئەوە یود لای من، بوو بە ئینیان قورعیان کرد لەسەری، بزان کە بەریکانمان نەکەوێ. طبعا لە دوای ئەوە ئاەتەکان دوای ئەوە دێت باسی ئەواکە. خوای تەعالا داوای لێ کردن کە قەڵەمەکانیان
فرەدەنە ناو ئاوەکە ئەو ڕووبارەکە ڕێ کرد ئەو قەڵەمانیان هەوادەنە ناو ئاوەکە کە قەڵەمەکانیان هەوادانا ئاوەکە کامیان قەڵەمەکان ڕاست وەستا لار نەبوو لە نەکەوتە بان ئاوەکە بەڵکو بەڕاستی ئاوەستا ئەو کەسە کەفالەتی مەریەمەکە. جا خوای تەعالا قەڵەمەکەی زەکەریایی ڕاست کردەوە کەفالەتەکەی کەوتە ژێر دەستی زەکەریا. زەکەریا خێزانەکەی خوشکی حین نەبوو، یعنی ئەم کەوتە لای کێ؟ کەوتە لای پووری پووری و مێردەکەی. یعنی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کچەکەی حەمزە کە کاتێ حەمزە وفاتی کرد کچەکەی وتیان نەکەوێتە 3-4 کەس ئەم ئەیود لای من بێ ئەوەی لای من بێ ئەوەی لای من بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خستێ لای عەبدوڵای کوڕی جەعفەر چونکە ژنەکەی خوشکی دایکی ئەم بوو. ئەمجا فەرمووی الخالەة بمەنزیلة الأم. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم خالە لە مەنزیلەی دایکە. طبعا دوای دادا، ئەگەر دادا نەمێنێ داپیرە نەمێنێ ئەمجا پور ئەبێ بە خاوەنی ئەو کەسانێ ئەحەقترە کە لە لای بێ ئەو پەروەردەیکە. ئێمە وتمان خوای تعالی فەرمووی فتقبلها ربها بقبول حسن وانە وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا. كفالتي كوت لاي زكريا بيغمر باوكي يحيى كلما أما عجابك. طبعا قوربو پروردەی کرد زكريا ئەمجا هێنای بۆ بەیت المەقدس ژوورێکیان بۆ تایبەت کرد عیبادەتی تیا کرد. لێو بەڕۆژ خزمەتی بەیت المەقدس کرد بە شەوانیش لەوێ ئەمایەوە عیبادەتی کرد. ئەمە جارەکان کچێکی تازە پێگەیشتووە. كلما دخل عليها زكريا المحراب هەر کاتێ زەکەریا بچوایە سەری لێبدا ئەڕۆیش سەری لێدا بزانش پێویستیەکی نوقسانێکی شتێکی. كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا. هەر کاتێ زەکەریا بچوایە بۆی بزان چیت پێویستە سوور سیر بوو لە لای زستانە میوەی هاوینە بینی لە لای هاوینە میوەی زستانە ئەبینە لە لای زۆر عەجایب بوو لە لای وجد عندها رزقا. سەی لەگەڵ خواردنی هەیە و میوەش هەیە لە لای. جا میوە و کاتانە زەحمەت بووە تۆزێ وەک ئێستا نەبووە. قال يا مريم ئەفەرمێ ئەی مەڕیەم أنى لك هذا آخر ئەمە لەکوێ هێنا؟ قالت هو من عند الله. فەرمووی ئەمە لەلایەن خواوەیە هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. خوای پەروەردگار هەر کەسێک بێوێ ڕزق و ڕۆزی ئەدا بەبێ ژماردن. يعني طبعا ئەمەنەی ترە زەکەریا جێی سەرسوڕمان بوو ئەم مناڵە ئەم کچە مناڵە چۆن گەشتەتە ئەم دەرەجەیە ئاوا کەراماتی بۆ بێ. ئەمانەوە بەس پێغەمبەرەکان لە مەحاڵین ئەو پلەیە چەند گەورەیە. بۆیە زەکەریا استغلالی ئەو فرسەتە ئەکا کاتی ئەو وتی هذا من عند الله قالت هذا من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. زكريا استغلالي أو أكاو لا درسكي ترى إن شاء الله باس يكين كتشي أفرمي لو كاتب. قايت على هدايتي ملايقا إن شاء الله تعالى.